سڵاتان لەبێت بەڕێزان مندالیە لە بازنەدا لەگەڵتانم سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکانتان پێشکەشەکەم. قوبات ساڵبانی جێگری سەرۆکوەزیران لە هەولێر پێشوازی لە تۆبیاس لینەر وەزیری دەوڵەت لە وەزارەتی دەروی ئەڵمانیای فیدراڵ و شاندێکی باڵا یاوەری کرد و سایشی وڵاتی ئەڵمانیا کرد لەپای هاوکاری و هەمانگیان بۆ چاکسازی لە وەزارەتی کاروباری پێشمەرگە و ڕێکخستنەوەی هێزی پێشمەرگە. پەرلەمانی کوردستان لەبارەی بڕیارەکەی دادگای فیدراڵی بۆ ڕاگررتنی هەموو شایستەیەکی جارایی بۆ هەرێمی کوردستان لەلایەن حکوومەتی عێراق ڕایگەاند. ئەو بڕیاری دادگا دەبێتە هۆکارێک بۆ فراوانبوونی درزی نێوان ڕێکەوتن و پێک هاتنی سەرجەم پێکهاتەکانی عێراق. دکتۆر نەرمین معروف ئەندامی فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان ڕایگەاند دەتوانرێت 400 ملیارەکەی حکوومەتی عێراق بڕیاری دا بۆ هەرێم بینێرێت وەکو قەرز بدرێت بە حکوومەتی هەرێم هەتا بودجەی گشتی ساڵی 2023 پەسەند دەکرێت. پەرلەمانی کوردستان لە ڕاگەیەندراوێکدا دەڵێت بەداخەوە جارێکی دیکە دادگای فیدراڵی عێراق بڕیارێکی دیکەی لە دژی مافەکانی خەڵکی کوردستان دەرکرد و ئومێدی ڕێککەوتن و هەمانگی زیاتری نێوان حکوومەتی هەرێم و فیدراڵی زۆر کەم کردەوە بۆ سەرەتای گرژکردنەوەی ناکۆکیەکان. لا کۆبوونەوەی وەفدامنێکی عێراق بۆ کەرکووک بڕیاردرا بە ئاڵوگۆڕکردنی لیوای 18 فڕقەی 5 پۆلیسی فیدراڵی لە ناوچەی حەوزی حەمرین باڕاستی قەزای داخوک بەهێزەکانی فیرقەی 11 سوپای عێراق. پۆلیسی کەرکووک لە ناوچەی جەبەل بۆ ڕاهێنانی کرزاری بۆ درۆنانە دەکات کە پێی دراوە بڕیارە بیخاتە خزمەتی چالاکی ئەمنیەکانیەوە. محەممەد شیع سوودانی سەرۆکوەزیرانی عێراق بەغدادی پایتەختی بەرەو فەڕەنسا جێشت و وا بڕیارە لە وڵاتە ژمارەیەک کۆبوونەوە لەگەڵ بەرپرسانی باڵا ئەنجام بدات. بەڕێبەرایەتی یاسایشی ڕۆژاوی سلێمانی حەوت داواکراوی لە یاسا هەڵاتوو بە پێی مادەی 4 تیرۆر دەستگیر دەکات کە سێ لە دەستگیرکراوەکان پلەی ئەمیریان هەبووە لە ناو داعشدا. هێزەمنەکانی بەغداد تۆڕێکی تەزویرکردنی نمرە و وەڵامی خوێندکارانی پۆلیسی ناوەندی دەستگیر دەکەن کە کاریان دەستکاریکردنی نمرە و وەڵامی خوێندکاران بۆ لە دەفتەری تاقیکردنەوەکاندا. سەوەری ئەمڕۆی لە بازنەدا تایبەت دەبێت بە کاریگەری بڕیارەکەی دادگای فیدراڵی لەسەر فەرمانبەرانی هەرێمی کوردستان سەرەتاش ڕاپۆرتێکمان ئامادەی و پێکەوە بینەرەبین. دادگای باڵای فیدراڵی عێراق بڕیاری ئەنجومەنی وەزیرانی بۆ ناردنی 400 ملیار دینارەکە بۆ هەرێمی کوردستان هەڵوەشاندەوە لە کاتێکدا لە ڕێکەوتنی سیاسی پێکەنانی کابینەی نوێی حکوومەتی عێراق تەئکید لەسەر ئەوە کراوەتەوە کە موچە و بودجەی هەرێم لە ململانێ سیاسیەکان دوور بخرێتەوە لە پێکەنانی هاوپەیمانی بەڕێوەبردننی دەوڵەت کە زۆربەی هێزە سیاسی عێراقیەکان لە حکوومەت تیایدا بەشدارن لە ناویدا یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان دیالۆگ و گفتوگۆ بنەمای چارەسەری کێشەکان دەبێت بە تایبەتی لە نێوان بەغدا و هەولێر لەسەر دۆسیەکانی بودجە و موچە و یاساکانی نەوت و غاز و مادەی 140. وەفدی یەکێتی نیشتیمانی کوردستان بە سەرۆکاتی سەرۆک بافڵ جەلال تاڵەبانی لە گفتوگۆ و دانوستانەکانی بۆ پێکەنانی حکوومەت و کابینەی نوێ و هەروەها لە کۆبوونەوەکانی هاوپەیمانی بەڕێوەبردننی دەوڵەت بە ڕاشکاوی ڕایگەیاندووە نابێت ژیان و گوزەرانی هاوڵاتیانی هەرێم تێکەڵ بە ناکۆچی و ململانیە سیاسیەکان بکرێت. لەسەر ئەو بنەمایەش یەکێتی هەوڵەکانی خستەگەڕ بۆ ئەوەی 400 ملیار دینار بۆ مانگی 11 و 12 ساڵی 2022 بۆ هەرێمی کوردستان بنێردرێت و سەرۆکوەزیرانیش بڕیاری لەسەردا، بەڵام دادگای فیدراڵی بۆ بڕیاردان لەسەر ئەو سکاڵایی لە دژی محەممەد شیع سوودانی تۆمار کرابوو لەبارەی بڕیارەکانی ئەنجومەنی وەزیران بۆ ڕاستپاردنی وەزارەتی دارایی بەناردنی بڕەپارێک بۆ هەرێمی کوردستان کۆبووەوە و 6 بڕیاری ئەنجومەنی وەزیرانی لەبارەی ناردنی پارە بۆ هەرێم هەڵوەشاندەوە. لە ناوڕاستی مانگی ڕابردوو ئەنجومەنی وەزیران ڕەزامەندی پێشاندا لەسەر ناردنی 400 ملیار دینار بۆ هەرێمی کوردستان بۆ موچەی مانگی 11 و 12 فەرمانبەران، بەڵام تا ئێستا پارەکە لەلایەن وەزارەتی دارایی عێراقەوە ڕەوانە نەکراوە. وەک کاردانەوەیەکیش چەند کەسایەتیەک و چاودێرێکی سیاسی عێراق ناڕەزاییان بەرامبەر بڕیارەکەی دادگای فیدراڵی دەربڕی. لەو بارەیەوە دکتۆر نەرمین معروف ئەندامی لیژنەی دارایی لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق ڕایگەیاند ئاڵۆزی پەیوەندیەکانی نێوان هەرێم و بەغدا هۆکارێکی سەرەکیە تا ئەوەی هەموو کات دادگای فیدراڵی بژێوی خەڵک وەکو چەکێک بەرامبەر خەڵکی هەرێمی کوردستان بەکار بهێنێت. وتیشی بەپێی دەستور مافی خەڵکی هەرێمی کوردستانە کە وەک پارێزگاکانی دیکەی عێراق سوودمەند بن لەو ئابووریەی کە لە وڵاتدا هەیە. ئەمە جگەلەوەی حکوومەتی عێراق تا ئێستا هیچ قەرەبوویەکی ئەو هەموو زیانی هەرێمی کوردستانی نەکردوێتەوە کە لەسەر دەستی ڕژێمی عێراق زەرەرمەند بوون. باسی لەوەش کرد لە ڕابردوو ئێستاشدا هەوڵمان زۆر داوە کە قوت و بژێوی ژیانی خەڵکی هەرێمی کوردستان تێکەڵی ململانێ سیاسیەکان نەکرێت، بەڵام هەر جارە و بە بیانوویەک دادگای فیدراڵی بڕیار لە دژی خەڵکی هەرێم دەدات و جارێکی دیکە سزای خەڵکی دایەوە. هەروەها نەوفل حەمدانی چاودێری سیاسی عێراقی لە ئاکاونتی خۆی لە تویتەر دەڵێت
دژی سیاسەتی برسیکردن و هەرێمی کوردستان بەشێکە لە کۆمەڵگەی عێراقی و ئەو گەلە خۆشەویستە تێکەڵ بە گەندەڵیەکانتان مەکەن. هاوکات عەلی بێدەر چاودێری سیاسی عێراقی لە تویتێکدا دەنووسێت ئەو بڕیاری دادگای فیدراڵی عێراق سەبارەت بە ڕەتکردنەوەی ناردنی پارە بۆ هەرێم هۆکارە بۆ دروستکردنی قەیرانێکی نوێ کە کار دەکاتە سەر کارکردنی حکوومەت کە لە ئۆقرەیەکی ڕێژەییدایە. زەرەرمەندی یەکەم لەم بڕیارە خەڵکی هەرێمی کوردستانە و پێویست دەکات قوتی ژیانیان بەدوور بێت لە قەیرانە سیاسیەکان. بەڵێ بەڕێزان هەر سەبارەت بەم بابەتە قسەی زیاترەکەی وەکو دەزانینکەوە دادگای باڵای فیدراڵی عێراق دوێنێ چوارشەممە بڕیاریدا باڵوەشانەوەی بڕیارەکەی ئەنجومەنی وەزیرانی عێراق کە شایستەدارایەکانی هەرێمی کوردستان یاخود بە هەڵوەشانەوەی ناردنی 400 میلیارد دینارەکەی هەرێمی کوردستان کە پشکی هەرێمی کوردستان بۆ پێویست بووە کەوا لە ماوەیەکی دیاریکراودا بنێردرێت. ئەم بڕیاری دادگای فیدراڵی لەسەر سکاڵای پەرلەمانتارێکی سربەخۆ بووە. هەڵبەت لە ماوەکانی ڕابردووشدا سکاڵا لە دادگای فیدراڵی دژی ئەوەی کەوا هەرێمی کوردستان یاخود ناردنی بەشەبوجێ هەرێمی کوردستان نایاسایی و نادەستوریە تۆمار کراوە. ئەمە هاوکاتە لەگەڵ ئەو ڕێکەوتنی نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی بەغداد لە ماوەکانی ڕابردوودا هاوپەیمانی بەڕێوەبردننی دەوڵەت پێکهێنرا بوو لە نێوان لایەنەکاندا لە لایەنە کوردیەکانیشدا پارتیوێکێتی هەڵبەت بەشداریان کردووە تیایدا. ئەمە ڕێککەوتن بووە لەسەر پرسەکانی بودجە و موچە و یاسای نەوت و غاز و جێبەجێکردنی مادەی 140 بووە لە هەمان کاتدا. ئەوەی کەوا جێی باسە ئەوەیە بەشێک لەو لایەنانی کەوا بەشدار بوون لە هاوپەیمانی بەڕێوەبردننی دەوڵەت دەستخۆشیان لە بڕیارەکەی دادگای فیدراڵی کردووە، هەرچەندە بەشێکی چاودێرانی سیاسی لە بەغدا یاخود سەر بە حکوومەتی عێراقی ڕای جیاوازیان هەبوو بۆی کەوا پێویستە ئەم بەشە بودجەی هەرێمی کوردستان بە زووترین کات بنێدرێت. ئەمە لەلایەکی تریشەوە سەبارەت بە کورد و سەرکردایەتی کورد خودی دادگای فیدراڵی بە نادەستوری ناو ئەبەن و بڕیارەکەشی بە نایاسایی ناو ئەبەن. قسەی زیاترەکەم لەگەڵ هەریەک لە میوانەکان دکتۆر بڕیار ڕەشید ئەندامی پەرلەمانی عێراق ڕاستەوخۆ لە سلێمانیەوە لەگەڵ مەبێت. دکتۆر بڕیار سڵاو لەبێتم، کاتت باش، سپاس بۆ ئامادەبوونت و لە هەمان کاتیشدا بەڕێز هیدایەت ساهیر چاودێری سیاسی ڕاستەوخۆ لە ستۆدیۆ میوان مەکاکیدایەت سپاس بۆ بەڕێزیشت بە خێر بێ ڕخسەت لێوەرەگرم لەگەڵ دکتۆر بڕیار قساکەم سەرەتا. باشە دکتۆر بڕیار دواتر ئامادە بێت وەگەڕێمەوە لای کاکیدایەت. ئەم بڕیارەی دادگای فیدراڵی عێراق چۆن نەخوێنەوە؟ بۆچی بڕیارێکی لەو شێوەیەدا دادگای فیدراڵی عێراق؟ بەداخەوە دیارە بڕیاری کە لە دادگای فیدراڵی درا سەبارەت بۆ بودجەی کە تەرخان کراوە کە بڕێکی بودجێ بۆ هەرێمی کوردستان و بەتایبەتیش بۆ موچەخۆرانە بڕیارێکی خراپ بووە، بڕیارێکی هەڵەیە لە تەوقیتێکی زۆر ناسکە، بەتایبەتی دوایەوەی فراکسیۆنە کوردیەکان ڕێکەوتن لەگەڵ لە ناو قوارەی یان کوتلەی ئیداری دەوڵەت کە ئەو کێشانی کە هەیە بەتایبەتی نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی ئێتیحادی لە کارنامەی حکوومەتی عێراقی جێبکرێتەوە و جێبەجێ بکرێت. ئەمە یەکێک بوو لەو ڕێکەوتنانی کە دەبوو ئەو بڕەپارەیە ڕەوانی هەرێمی کوردستان بکرایە. بەداخەوە ئەمە بەڕاستی دەبێتە هۆکارێکی خراپ هەم بۆ خەڵکی هەرێمی کوردستان و لە هەمان کاتیشە بۆ پرۆسی سیاسی عێراق کە زیان بە پرۆسی سیاسی عێراق شەگەێنێت کە ئەمەش بەڕاستی وا کات کە جاریکە ئەو کێشانە دروست بێتەوە کە بۆ خۆی یەکێک لە کێشە سەرەکیەکانی نێوان حکوومەتی هەرێم حکوومەتی بەغا بودجە بووە کە ئەمە بە درێژایی دەتوانین بڵێن 8 ساڵی ڕابردووە ئەم کێشیار هەبووە و زۆر جار حکوومەتی ئیتیحادی ئەو بودجەی بەناڕێکی ناردووە یانەی ناردووە دەبوو ینی چاوەڕێی ئەویان بکردایە کە ئەو ڕێکەوتنە هەیە وا لە چاوەڕێی ڕێکەوتن بکرای لەسەر یاسای بودجەی گشتی عێراق کە لەم ڕۆژانی داهاتووە ڕەوانی پەرلەمانەکرێت وە گفتوگۆی لەسەرەکرێت و ئەو بەرگانەی کە سەبارەت بە هەرێمی کوردستان جێکراوەتەوە و دەکرا گفتوگۆی لەسەر بکرایە. بۆیە من بە بڕیارێکی خراپێزانم و بڕیارێکی هەڵەیە و دەبوو ینی ڕەچاوی ئەو بارودۆخی عێراق بکرایە کە بە چی جۆرێک ئەم حکوومەتە پێکهێنرا و پاڵپشتی کورد و فراکسیۆنە کوردیەکان بۆ ئەم حکوومەتە بۆ خۆی باشترین بەڵگەیە لەسەر ئەوەی کە ئەم حکوومەتە بەرداوامی هەبێت، بەڵام وەگوتم ئەمە ینی زیان بە پرۆسی سیاسی عێراق گەێنێت. باش کاکیدایەت ئەم بڕیارە جگەلەوەی کەوا بڕیارێکی خراپ و بڕیارێکی باش نییە وەلا مەسلحەتی بۆ نمونە فەرمانبەرانی هەرێمی کوردستان و کوردیش نییە، بۆچی هەندێک لە سەرکردایەتی کورد بەیاننامەی جۆراوجۆر دەرکراوە بە پاسا و ناوی ئەبن؟ تۆ شوایە بینیت؟
من بەڕاستی لەگەڵ ئەوە نیم یانی هیچ بەیاننامەیەکی تونند دەربکرێت ڕاستی ئەو بڕیاری کە دەدراوە کە لە دادگای فیدرالیە چونکە ئەو دادگایەکی عێراقیە و ئەو دادگایە ئەتوانم بڵێم لە سەرجەم پێکاتەکانی تایە ئەندام تایە و نابێت بە توندی وەڵامی ئەو جۆرە بڕیاران بدرێتەوە بەڵکو ئێمە ڕێکەوتن هەیە و ئەو ڕێکەوتنە دەکرێت جاریکە لە ناو کوتە سیاسیەکان وەگوتم یانی بودجەی یاسای بودجەی گشتی عێراق جاریکە دەکرێت گفتوگۆی لەسەر بکرێەوە ئەمە کۆتایی دنیا نییە بەڵام ئێمە پێمە باش نەبوو لەم کاتەیە مەسەرەن ئەم بڕیارە درا و من لەگەڵ وەگوتم ینی بینێکی خراپە بەڕاستی هەر بەیاننامی کەوتون دەلایەن هەر کەسێکەوە دەرکرابێ لەلایەن حزبێکەوە کارێکی باش نییە چونکی دەبێ لە کۆتاییە هەنا بۆ گفتوگۆ بەرین و ڕێکەوینە سەر ئەم فایلە و لەسەر سەرجەم ئەو کێشانی کە هەیە نێوان حکوومەتی هەرێم حکوومەتی بەغا بۆیە ینی ئەم جۆرە لێدوانانە خزمەت بە پرۆسی سیاسی ناکات و خزمەت بە داواکارەکانی گەلی کورد ناکات بە تایبەتی لەم باردۆقەیە. باشە هەر لە بەیاننامەکانە بەشێکیان لەوانەیە توندیش نەبوو بێت دەڵێت کە ئەم بڕیارە دەستوپێی حکوومەتی عێراقی و محەممەد شایح سوودانی سەرۆکوەزیرانی شەگرێت بۆی کەوا پارە بنێرێت بۆ هەولێر. بەڕاستی دەستوپیان ئەگرێت بۆی کەوا ئیتر نەتوانێت هیچ پارێک بنێرن بۆ هەولێر؟ بەڵێ دیارە دادگای فیدرالی دادگای سەروی هەموو مؤسسەکانە و دادگاکانە دەبێت تزاین پێوە بکرێت بەڵام بۆ گوتم لە هەما کاتشە ڕێکەوتن هەیە و دەکرێت جاریکە لەگە کوتلە سیاسیەکانە ڕێکەوتن ئەنجام بدەن و لە هەما کاتشە دەکرێت ئەو بڕەپارەیە بنێدرێ کە ئێمە ئێستا لە ناو ساڵی 2023 و لە کۆتایی مانگی یەکاین دەکرێت ئەو پارەیە وەکو قەرز بنێردرێ بۆ هەرێمی کوردستان دواتر لەسەر ئەو ڕێکەوتنەیە کە ئەکرێت لە بودجەی گشتیە لێبڕین لێ ببڕدرێت ئەو بڕەپارەیە و لەسەر ئەو ڕێکەوتنەی کە ئەکرێت دەتوانرێت بە بەردەوامی لەلایەن حکوومەتی هەرێم حکوومەتی بەغا تزاین پێوە بکەن بۆیە ینی ئەتوانم ستاژ بڵێم ئەمە قرارێکی قەتعی نییە و دەکرێت بەڕێ سوودانی بە دیپلۆماسیەتی خۆی ئەو کێشەیە چارەسەر بکات و ئاسایی بکاتەوە بۆ ئەوەی کە جاریکە کێشە لە نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی اتحادی دروست نەبێتەوە کە زۆر ئاسان نابێ ئەم چارە لەبەرەوەی جاریکە ڕەنگە گرژی و توندی زیاتری لێ بکەوێتەوە. زۆر باشە سپاس دەکەم دەچمە لای دکتۆر بڕیار. دکتۆر بڕیار دووبارە سپاس بۆ ئامادەبوونت ئەگەر هەمان پرسیار لەوەش بکەمەوە خوێندنەوەتان بۆ بڕیارەکەی دادگای فیدرالی چیە پێتان وایە بۆچی بڕیارێکی لەو شێوەی دەرکردووە و ئەوەی کە دەوترێت ئەم بڕیاری دادگای فیدرالی دەستوپێی محەممەد شایح سوودانی حکوومەتی عێراقیش دەبەستێت بەوەی کەوا هیچ بڕەپارەیەک بۆ هەرێم نەنێرێت پێت وایە کەوا لە دوای دەرچوونێن بڕیارەوە هیچ بڕەپارەیەک نانێردرێت؟ من دوێنێ قسم لەسەرم بابەتەش کرد و ئەوەی کە گرنگە لەم قۆناغەیە ئەوەیە کە لەو واقعە تێبگەین کە بڕیارەکانی دادگای فیدرالی واتە خوێندنەوەیکی واقعیانەی بۆ بکەین و ئایم قرارانی کە دراوە تەنها لە دژی لایەنێکە یان چۆنڵی محکمەی ئیتیحادیە دادگای فیدرالی وەکو دادگایەکی بلایەن تەسەڕوفی کردووە لە مودەی ڕابردووە زۆر قسە هەبووە بە تایبەتی ئەم دوایە کە بینی بەرکەوتنێکی زیاتر یان با بڵێن بینین کە بەرکەوتنێکی تا ڕادێک دادگای فیدرالی لەگەڵ حکوومەتی هەرێمە هەبووە لە درکردنی یاساکانەوەی کە گرنگە ئێمە ئاماژەی بخێنە سەر وەکو پەرلەمانتاران کاری لەسەر بکەینەوەی کە ئیتیفاقیەکانی لە مەودووە و بە تایبەتیەوەی پەیوەندیدارە بە بودجەوەی پەیوەندیدارە بە بژێوی هاوڵاتیانەوە نەبەسترێتەوە بەوەی کە ئایا حکوومەتی هەرێم لای خۆیەوە ئەو بەشەی کە لە سەرەتی جێبەجێیەکا دیانەواتە بتوانین جیای بکەنەوە یەکەم ئەوەی پەیوەندی بە موچەوە هەیە ئەوەی کە پەیوەندی بە بژێوی هاوڵاتیانەوە هەیە بخرێتە طرفێکەوە واتە بخرێتە بەشێکی جیاوازەوە وەکو چۆن بتاقی خۆراک باشە وەکو چۆن ئەو بابەتانی کە پەیوەندی بە حکوومەتی ئیتحادیەوەیە بە حکوومەتی عێراقەوە هەیە لە ئەگەری ڕێکەوتن و ڕێنەکەوتن وەکو خۆی بەردەوامە بۆ نمونە ئەو فۆرمی خۆراکی کە مانگانە وەرەگیرێمە پەیوەندیدار نیە بە ئیتفاقەکانی حکوومەتی هەرێمەوە مەفروزە موچەی هاوڵاتیانیش لەمە دووە بەو شێوەیە بێت نەبێت بە قوربانی ڕێککەوتن یا ڕێکنەکەوتن یان جێبەجێکردن یان جێبەجێ نەکردنی بڕیارەکان لای حکوومەتی هەرێمەوە ئەو بەشی کە پەیوەندیدارە بە حکوومەتی هەرێم بڕیارەکان جێبەجێ بکەیان جێبەجێ نەکات ئەوە ڕێگەی کە هەیە حکوومەتی عێراقی توانی بیگرێتە بەر لە من دوێنێ زۆر قسم لەسەرەوە کرد کە دەیان ڕێگەی کە هەیە حکوومەتی عێراقی توانی بیگرێتە بەر بۆ ئەوەی فشار بخاتە سەر حکوومەتی هەرێم بۆی ئەو بەشی کە لە سەرەتی جێبەجێ بکە لە شەرحەکەی
دادگای فیدراڵی هاتووەڵێ 250,000 بەرمیل نەوت بە نرخی سۆمۆ ڕۆژانە لەلایەن حکوومەتی هەرێمەوە تەسلیمی حکوومەتی عراقی با بڵێن بکرێت ئەگەر نەکرێتی بێت واتە لە ئەگەری نەکردنی ئەو کاتا توانن بە هەمان شێوە ئەو هەنگاوانەی کە لە مودێ ڕابردووە ناوێنە فشارێک بخەنە سەر کۆمپانیەکانی نەوت کە چیتر بۆ نمونە بەم شێوەیە کار نەکەن ڕێگەی نێودوڵەتی بگرنە بەر ئەنوا ڕێگەی جۆراوجۆر و دیبلۆماسی و لە ڕێگەی سەفارەتەکان و لە ڕێگەی علاقات یا بە بڵێن محکەمە نێودوڵەتیەکانەوە کار لەسرەمە بکەن نەک موچە و قوتی هاوڵاتیان بکرێت بە کەرەستەیە کە هەموو جارێ ئەمان بەکاری بێنەوە لە بەرامبەر جێبەجێنەکردنی بڕیارەکان لای حکوومەتی هەرێم حکوومەتی هەرێمی هەمومان نەزانین کە حکوومەتێکە نوێنەرایەتی هەموو هەرێمی کوردستان ناکات کێشەی سەرەکی یەکێتی نیشتیمانی بە درێژایی ئەم مدەی چەند ساڵە کە ئێمە قسە لەسەرواکەن کە زۆر لایانی سیاسی و ئەڵەن یەکێتی و پارتی هەرگیز ڕێناکەون لەسەر یەک دوو بابەتی لەم بابەتانەیە کە ئێمە پێمان وایە حکوومەتی هەرێم لە چوارچێوەی عراقی فیدراڵە بۆ زامنکردنی مافەکانی هاوڵاتیان و بۆ زامنکردنی پێداویستی و خواست و موچەی هاوڵاتیان مەفروضی ئیتیفاقیەکی فەرمی و جێبەجێکردنی تەواتی و ئیتیفاقیانە هەبێت و لە بەرامبەر ئابینین کە لەلایەن حکوومەتی هەرێم و زۆر جارم دەست پێشخەریانە نییە واتە بەشێک لە ناکۆکیەکانی یەکێتی نیشتیمانی زۆر جار لەگەڵ پارتی دیموکرات کە توانین بڵێن پێکێنەری حکوومەتەوە و جونگە ئەساسەکانی بەدەستەوە لە سەرۆکی حکوومەت لە وەزیری سامانە سروشتیەکان لە ڕاوێژکاران یان بۆ وەزارەتی بواری مالیە هەموو جونگە ئەساسەکان لە سەرۆکی هەرێمەوە کە بەدەست پارتی دیموکراتەوەی کێشەی سەرەکیەمەوە بۆ کە ئەو ئیتیفاقیانە مەفروضە جێبەجێ بکرێت و لە هەمان کاتە مەفروضە کار لەسەرەوە بکەین لە بەغداوە کە بەغداش چونکە ئێمە قسە لەسەرەوە نەبێت تەنها دەنوکمان لەسەر حکوومەتی هەرێم و تەنها کەم و کوڕەکانەوە باسکەین بەڵێ حکوومەتی هەرێم کەم و کوڕێکی زۆری هەیە بەشێکی زۆری تێبینیەکانی یەکێتی نیشتیمانی و تیمی حکوومەتی هەرێم و خودی جێگری سەرۆکی حکوومەت بە ڕێزگاخوبات و تیمی وەزارەتێکەش چەندین جار ئەم خەلەل و ئەم کەم و کوڕیانیان خستۆتە ڕووە کە سەردانەکانی بەڕێزسەرۆکی حکوومەت تەنها بۆ کورت و مختصر بۆ قردێ لە بڕین و بۆ کردنەوەی بابەتێک بۆ گنا سەردانی مەیدانی نەبوو بۆ چارەسەرکردنی گرفتەکان هەموو ئەمانەی مەخستومانتەوە بڕوو بەڵام لە هەمان کاتە حکوومەتی عراقیش ئەگەر گەندەڵی و یا ئەگەر کەم و کوڕەکانی لە حکوومەتی هەرێم زیاتر نەبێت کەمتر نییە ئەوانیش مەفروضە بەو شێوەیەک بێت یان ئیتیفاقیەک لەناو پەرلەمانە بتوانین بیکەین کە دووبارە موچەی هاوڵاتیان نەبێتەوە قوربانی کورت و مختصر ئەوەی کە لەسەر محکمەی اتحادی شەرحێکی یاوە کە بەداخەوەم شەرحام یعنی شەرحێکی ئەلفوبێی سیاسەت و ئەلفوبێی حکومڕانی و پەرلەمانە کە ئەم کارانە دوای ئەگەر ئیتفاقیەکی سیاسی شەبێ مەفروضە پەرلەمانم قانونان دەرەکە و پەرلەمان لەموو دواشەگەر بەم پرش و بڵاویە بین ناتوانین چۆنەڵێ هەدەفێکی گەورە یان ئامانجێکی گەورە بۆ میلەتی کورد بەدەستبێنین کاتە هەنگاوی یەکەم یەک ڕیزیە لە نێو لایەنە سیاسەکانە کە یەک ڕیزی نێو لایەنە سیاسەکانە دروست بوو بە تایبەتی لایەنە سیاسی کوردیەکان مەبەستمە ئەو کاتە یەک ڕیزی ناو پەرلەمان و ئەنجومەنی نوێنەرانی عێراق لەوێش کار بکەین بۆ جیاکردنەوەی ئەم مەلەفی ئیتیفاقیەکان پەیوەندیدار نەبێت بە موچەی هاوڵاتیانەوە ئەو بەشەی کە پەیوەندیدارە بەوەی جێبەجێ بکە حکوومەتی هەرێمیانە بە جۆری کە فشار بخرێتە سەر حکوومەتی هەرێم و ئەو کەسانی کە بەرپرسی یەکەم لەناو حکوومەتە بە طریقەی جۆرا و جۆر ئەتوانرێت عقوبە بیرێن بە طریقە جۆرا و جۆر ئەتوانرێت ڕێگری بۆ کارەکانیان دروست بکرێت ئەتوانێت بەو مؤسساتانەی کە حکوومەتی اتحادی پەیوەندیدارەکە بە حکوومەتی هەرێمەوە ڕێگری دروست بکات کە ئەوان پابەند نەبن بە بڕیارەکانەوە. باشە دکتۆر بڕیار سەبارەت بە حکوومەتی عێراق و خودی محەممەد شاه سوودانی سەرۆک وەزیرانی عێراق پێتان وایە ئەوان کە ویستیان هەبێت کە بەشە بودجێ هەرێمی کوردستان بنێرن وەکەوەی کە لە ماوەکانی ڕابردووە بێت یان ڕای جیاوازە بۆ هەندێک دەڵێن کەوا ئەوان خۆشیان ڕێککەوتون کەوا بەو شێوەیە بێت بەشە بودجێ هەرێمی کوردستان نەنێردرێت چاوەڕێی ئەم بڕیاری دادگای فیدرالی بوونە ئێوە چیڵێن؟ ئەجای ئێمە نەچین تەحلیلێکی پشتی ئەوەی کە چی وتراوە چی نەوتراوە ئێمە بەتایبێت وەکو پەرلەمانتاران لەگەڵ واقعەکە تەعاملێ بکەین واقعەکە بەداخەوە محکمەی اتحادی شەرحێکی بەسیتی یعنی شەرحێکی سەرەتایی کردووەڵێ بۆ ئەوەی بتوانێت حکوومەتی عێراقی بتوانێت بابەتێک کە جانبی مالی هەیە پارە سەرف کات ئەوەیە کە پێویستی بەوەیە کە قانونێک لە پشتیەوە هەبێت کێ قانون دەرەکات قانون پەرلەمان دەرێکات ئەو قانونانی پەرلەمان کە پەیوەندیدارە بە جانبی مالیەوە چییە بودجێ موازنەیە ئەی موازنە و بودجە ئیتیفاقیەکە چۆنە بەو شێوەیە کە لە ساڵانی ڕابردووە کراوە جگەلەوەی کە 2020 قانون داعمی ئەمنی غەزایی بودجەمان نەبوو بەڵام لە 2021 و 2020 ئەوەیە کە ئەڵێ 250,000 بەرمیل ڕۆژانە لە حکوومەتی هەرێمەوە بۆ حکوومەتی عێراقی و لە بەرامبەریشە ئەویش ئەو بەشە بودجەی کە هەیە بینێرێ ئەم لایەنە جێبەجێی نەکردووە ئیتیفاقی ئێمە قسەکەی لەسەر ئەوەیە بۆیە لایەنی دووەمیش نابێت ئەو پارێ بنێرێ بەڵام ئێمە خەلەلەکەمان لە دووسێ بابەتە لە دووسێ جانبایە یەکەم وەکوتم
پابند نەبوونی حکومەتی هەرێمە بەم بابەتەوە. دووەم دەستبردننی حکومەتی عراقیە بۆ موچەی هاوڵاتیان کە ئەمە ناکرێت ئەگەر حکومەتی هەرێم خەلەلێکی هەبێت هاوڵاتیان باجەکەی بن، یان حکومەتی عراقی خەلەلێکی بێت هاوڵاتیانی باجەکەی بن. ئەمە ئەبێ ئەم بابەتە کۆتا جار بە تایبەتی لە موازنەی ئەم ساڵە لە بودجێ ئەم ساڵە ئێمە جای بکەینەوە بڵین و پێداگری بکەین بە یەکێتی نیشتیمانیەوە بە هەموو حیزبە و لایەنە سیاسەکانی بەشداری حکومەت و معارەزەشەوە کە وەکو نوێنەرایەتی کوردەکەن جای بکەینەوە بەشی موچەی هاوڵاتیان جارێکی کە نەبێت بە کارتی فشار و نەتوانن بەکاری بێنەوە لەسەر ئەمە ڕێکەوتنێک بکرێت لە لایەکی ترەوە ئەگەر پێویستی یان ئەگەر قانون نەوت و گازیش بێتە ئاراوە پێویستیان بە 250,000 بەرمیل ڕۆژانە بێ بە سیاری سۆمۆ ئەمە پەیوەندیدار بێت بە حکومەتی هەرێمەوە لە ئەگەری جێبەجێنەکردنی ئەوە فشار بخرێتە سەر حکومەتی هەرێم بۆ طریقانی کە پێشتر باسم کرد واتە موچەی هاوڵاتیان جارێکی کە چاوەڕێن نەکەین 200 ملیاردەکەیان 500 ملیاردیان 1 تریلیۆنیان هەرچەندێکە بێت یەدیانایەت بەڵکو ئەمە سابت بکرێت و ئەمە بەشێکی لەوانەیە کەم و کوڕێ لە خولەکانی پێشووی پەرلەمانە ئەم کەم و کوڕیانیان یان تەسەور کراوە کە حکومەت جێبەجێ کات و بەڵام جێبەجێ نەکردو بەڵام بۆ لەمە دووە گرنگە کە ئەمە کۆتاجار کێشە بێت و ئەم کێشەی دووبارە نەبێت. زۆر باشە سوپاس دەکەم. کاکی هیدایەت پێتان وایە کەوا لە دوای ئەم بڕیارە گەردۆخەکە بەم شێوەی ئێستا بڕات هیچ بڕەپارێک بە هەرێمی کوردستان نانێردرێت یان وەکەوەیکەوە حکوومەتی هەرێمی کوردستان خۆی ڕاگەندراوێکی بڵاو کردوەوە دەڵێت ئێمە پارەکە لە بانکێکەوە وەرەگرینیان داوا ئەکەن کەوا بە شێوەی قەرز پێیان بدرێت. بەڕێکری وتم ینی بە شێوەی قەرز پێیان بدرێت دواوەی کە لە موازنەی گشتیە ڕێکەوتین لەسەرەکرێت ئەو بڕەپارێ جاریکە گەڕێتەوە بۆ خەزینەی حکوومەتی فدرالی بەڵام ئێرە ینی خاڵێک هەیە کە کاکبرێر دوکتۆر بڕیاریش ئاگۆژەی پێکرد کە ئەوەیە کە التیزام بوونی حکوومەتی هەرێم بەو یاسایەوە یا بەو ڕێکەوتنەوە بۆ زۆر گرنگە ینی لە ڕابردووە یارە لە یاسای گشتی موازنەی ڕابردووە ئەو بۆ ڕێکەوتنیە کرا کە حکوومەتی هەرێم التیزامی پێوە نەکرد کە بڕی 250,000 بەرمیل بدا بەرامبەر بەوەی کە حکوومەتی عێراق شایستە دارایەکانی هەرێم بدا کە بە موچەی فەرمانبەران وە ئەمە خاڵێکی گرنگە دەبێت ئەم جارە وەک ئەم بەیاننامانە نەبێت کە دەرکران لە دوێنێ پێرەکە بەڕاستی خزمەت بە پرۆسی سیاسی عێراق ناکەوە خزمەت بە ڕێکەوتن ناکات لە نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی بەغا بۆیە دەبێت بە یاسا وە گوتمانە چۆن وتمان هەموو کێشەکانمان دەمێنێت بە دەستور بە یاسا چارەسەر بکرێت ئێستا شەربی بگەڕێنەوە بۆ یاسا یاسای بودجەی گشتی عێراق ئەو بابەتێتیا جێی کراوەتەوە بە پیا و ڕێکەوتنی کە کراوە و لەنێوان فراکسیۆنە کوردەکان و لەگەڵ فراکسیۆنەکانی تری عێراقا بۆیە دەکرێت یعنی ئەگەر ئەو ئاماژە بەوا کرێەوە گستەکە بە پێی ئەو زانیارانی کە هەیە لە 14 پێ ئەدرێ لە 100 چەنە ئەمە التیزامە ئەبێ التیزام هەردوو لا التیزامی پێوە بکەن بۆیە دەبینین ینی لە ڕابردووە بەڕێز کاقبات یعنی بۆ کارە هەستا کە زۆر ماندۆش بوو و توانی قەنەعەت بە فراکسیۆنە عێراقیەکان بکات کە لە یاسای بودجەی گشتی 2021 کە ئەمە تیاجیا بکرێتەوە شایستە دارایەکانی حکوومەتی هەرێم دابین بکرێت بۆیە بەداخەوە حکوومەتی هەرێم دیزاین پێوە نەکرد و زۆر ڕاستیشە ینی زیاتر ئێستا حکوومەتی هەرێم پارتی دموکراتی کوردستان زاڵە بەسەریا و زۆربەی جمکەکانی حکوومەت لەژێر کۆنتڕۆڵی ئەوایە بۆیە یەکێتی نیشتمانی کوردستان بۆ خۆی زۆر جار گلێ و گازندەی هەبووە واستاش ینی لەناو پرۆسەی ئیدارەدانی حکوومەتی هەرێم زۆر ینی بەلاوازیتە ینی بوونی ماوە بۆیە ئەوش دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە تاکڕەوی هەیە وەک تاکڕەویە بە هەمان شێوە زیان بە خەڵکی کوردستانە گەێنێت پێش هەموو کەسێک و پرۆسی سیاسی عێراق شکاتە کاکی یەکەم جار نییەکەوە سکاڵا تۆمارەکرێت بەڵام یەکەم جارەکە دادگای فیدرالی بڕیارێکی لەو شێوەیە دەربکات دیارە زووتریش ئەو کێشەیە جاریکە زەقرایەوە و کۆمەڵی پەرلەمانتار داوای ئەویان کرد کە ئەو پارەیە نەنێردرێ بۆ هەرێمی کوردستان بە حکمی ئەوەی پابەت نییە بە هیچ یاسایەکەوە یعنی هیچ یاسایەک ئاماژە بەوە ناکا کە 200 ملیارە 400 ملیارە چەندێکە بنێردرێ بۆ هەرێمی کوردستان ینی بەبێ بە یاسا ئەو بڕەپارێ بنێدرێ بۆیە هەموو هەرچی شتێک پەیوەندی بە داراییەوە هەبێ دەبێت لە موازنەی گشتیە جێ بکرێتەوە بۆیە ئەمە جاریکە دەبێت حکوومەتی هەرێم وەفدەنێرێت ئیتر ڕێکەوتنی سیاسیە کرێ نێوان کوت لە هێزە سیاسیەکان لەبەری ئەم جارە تۆپەکە چێتە گۆڕەپانی پەرلەمانەوە چونکی ئەو
ئەنی ئەو بودجەی کە دێنرێت بۆ پەرلەمان لێ گفتوگۆی زیاتری لەسەرکرێت ئەوەی کەستا هەیە ڕەشنووسە و بۆ هەیە گۆڕاکاریش بەسەر بڕگەکانە بکرێت بۆیە زۆر گرنگە ئاخاوتنی تون کەمکەنەوە و دەبێت زۆر بە نەرمونیانی مامەڵە لەگەڵ بارودۆخەکە بکرێت و ڕێکەوتنی سیاسیش ینی قابلی چارەسەری هەیە هەموو کێشەی قابلی چارەسەری بەڵام ئەبێ ویستی هەردوو لای لەسەر بێ ئیرادەی لەسەر بێ و ئیلتیزام بوونیش بە هەمان شێوە کە ئەگەر ڕێکەوتنیکرا دەبێ هەردوو بە پابند پێ زۆر چاکە دکتۆر بڕیار پێتان وایە ئەگەر دۆخەکە بەم شێوەیە ئێستا بڕوات بڕیارەکەی دادگای فیدرالی ئیجباریە و دەبێت جێبەجێ بکرێت یانەوە تا بێت حکوومەتی هەرێمی کوردستان پابند بێت بۆ مەرجانەی کەوا بۆی دانراوە ئەو کا دەتوانرێت مافە دەستورەکانی خۆی بۆ بنێردرێت ئەزانی ئێمە ینی بەشێکی زۆری ئەم کێشانە کێشەی یەک ڕۆژ و دوو ڕۆژ نییە لە مودەی ڕابردووە بە تایبەت وەکو یەکێتی نیشتیمانی وترمانە و وتراوە لەسەر ئاستی باڵاوە کە نامانێ مەلەفی غاز بە دەوری مەلەفی نەوت ببرێت ئەمە یەکێک بۆ نقطانی کە زۆر پێداگریمان کردو لە مودەی ڕابردووە زۆر تەکیدمان کردوتەوە بە هەمان شێوە وتمانەکە وەکو تیمی حکومەت تێبینی و گلەیەکی زۆرمانەیە لە ئەدای حکومەتی هەرێم و تا گەشتە ئەو قۆناغی کە بەشێکی زۆری بەشداری کۆبنەوەکانی ئەنجومەنی وەزیرانەکەنەوە تا ڕادێک بڵێن کشانەوەیەک بێت لە کۆبنەوەکانی ئەنجومەنی وەزیران وەکو تیمی حکومەتی با بڵێن تیمی یەکێتی واتە ئێمە تێبینیمان زۆرە لەسەر ئەساس لەسەر ئەدای یا لەسەر ئەو سیاسەتی کە لە نەوتا هەیە کە سەرچاوی سەرەکی داهاتی حکومەتی هەرێمە لەسەر ئەدای حکومەتی هەرێم بە شێوەیەکی گشتی تێبینیمان هەیە و ئێستش ئەوەی محکمەی اتحادی سەرمێنەری واقعەیە کە قسەکانی یەکێتی 100% ڕاست بووە کە ئەمە هەنگاوی هەڵەیە هەڵا بە دوای هەڵا هاتووە چارەسەرکردنی ئەم دۆخە بە دوو طریقەیە یەکەمیان ئێمە بتوانین ئەنجومەنی نوێنەرانی عێراق و کارێکی وا بکەین کە مەوزوعی موچە وەکو پێشتریش ئاماژەم پێەیە جارێک کە نەبێتەوە کارتێک فشاری دەستی حکومەتی عێراقیە لە ڕێگەی دادگای فیدراڵەوە کاتێک پرێ موچەی هاوڵاتیان بۆستێنرێ لە هەمان کاتە حکومەتی هەرێمە بێت ئەو بڕیارانەی ئەو ئیتفاقیانەی کە ئیکات پابند بێ پێوە چونکە ناکرێت وەکو پەرلەمان کە ئێمە بودجە هەیە لە عێراقا و ئەو ساڵانە ئەو بودجەیە کە ئیتفاقی سیاسی یا ئیتفاقی لاەن سیاسەکان لەناو پەرلەمانە دەنگی لەسەرەیرێت جێبەجێ نەکەین بەڵام بمانەوە دواتر بە سەردان یا بە گفتوگۆ چارەسەری کێشەکان تێپەڕێن لە مودەی ڕابردووە وێ ڕای خراپی دۆخەکە وێ ڕای ئەوەی کە یەکێتی نیشتیمانی تێبینیەکی زۆری لەسەر ئەدای حکومەتە بووە بەڵام کە زانیمانە دۆخەکە بەرەو خراپی ڕات جنابی کاقبات بە تیمێکەوە بەخۆی لەگەڵ تیمێکی تشکیل کردو سەردانی کردووە لە جاتی سەردانێک چەندین سەردانی کردووە ئەنجامیشی هەبووە ئەم جارە بینیمان کە یەکێتی هێواشێواشی یا با بڵێن ناکۆکیان گەورە بووە و ئەبینین کە غەدرێکی گەورەی زۆر بەرامبەر بە سلێمانی و بەرامبەر بە هاوڵاتیانی هەرێم بە شێوەیەکی گشتی ئەکرێت و وەکشاوێن تۆ بینیمان کە سەردانەکانیش گەشتە و ئاستی کە سەردانەکانیش ئەنجامی نەماوە کەواتە کورت و مختصەر ئەم با بڵێن هەنگاوە یان بمانەوە لێرەوە چارەسەرێ بکەین و لێرەوە چارەسەرێکی تر بکەین و پینە و پەڕۆیە داوی با بڵێن چارەسەری دۆخەکە ناکات ئەوەی چارەسەری دۆخەکە ئاکاتەوەیە کە بتوانین یەکەم وەکو حکومەتی هەرێم و خەلەلانەی کە هەیە چاک بکرێتەوە و ئەو گلەی و تێبینیانەی کێتی نیشتیمانی هەی بۆ لەسەر حکومەتی هەرێم دەرکەوت کە تەنها ئەساسێک نییە یان قسەیەک نییە کێتی بێ بەڵکو کاردانەوەی لەسەر یا کاریگەری لەسەر حکومەتی عێراقی و لەسەر هاوڵاتیانی هەرێمی کوردستان هەیە بۆیە ئەو گلایانی کە هەیە بۆ هەمووی گلەی جێی خۆیەتی لە هەمان کاتە لە بەغدا بتوانین یەکگرتوو بین بۆی بتوانین ئەو بابەتانەی و کوتم پەیوەندی نەبێتەوە یا پەیوەندیدار نەکرێتەوە بە موچەوە لە هەمان کاتیشە ئەوەی کە گرنگە یاسای نەوت و غازە کە ئەگەر تێپەڕێنێت ئومێدەکەین کە ئەم بابەتی موچەی هاوڵاتیان و ئەمانە نەبنەوە بە خەبەر و هات یان نەهات یان چ لایەنێکی سیاسی خۆی بکا بەخاوەنی چونکە ئێمە ئەگەر بمانەوە لەسەر دەوڵەتێک یا لەسەر با بڵێن دەوڵەتێکی مؤسساتیە یان هەرێمی کوردستان یا هەرێمێکی مؤسساتی بێت ئەو کاتە پێویست ناکات بڵێن بە هەوڵی فلان یان بە سەردانی فلان بەڵکو ئەو کاتە بە یاسا و بە پێی ئەو یاسانی کە لە پەرلەمانە دەرەچەوە حکومەتیش ئیجبار بێت بەوەی کە تەنفیزی ئەو یاسایانە بکات. باشە دکتۆر بڕیار سەبارەت بە یاسای نەوت ماوەکانی ڕابردوو داوای شیکرا بۆ دەوترا حکوومەتی عێراقی نەیوتووە ئەگەر بێت و ئێوە 250,000 بەرمیل نەوتی ڕۆژانە بە نرخی سۆمۆنە فرۆشتن و ڕادەستینەکەن ئەوە ئێمە هیچتان بۆ نانێرین بەڵکو ئەوان وتویانە ئەگەر بێت و ڕادەستینەکەن ئێمە 250,000 بەرمیلەکە نرخەکەی ئەبڕین ئەوەی ترسان بۆ ئەنێرین. ئەزین کێشەی سەرەکی یعنی ئەمە تەنها تاوانبار حکومەتی هەرێم نییە بەڵکو حکومەتی عێراقی بەشێکی زۆری تاوانبارەکەی ئەبوو ڕێکەوتنێکی وەهای بکردایە وەکو وتم
حکومەتی هەرێم نەوت ئەنێرێ یان ناینێرێ نەبێت موچەی هاوڵاتیان نەبێتە قوربانی و ئەمەی کە خۆی خودی لە مودەی ڕابردووەیان لە سەردانەکانە کەوای لێ لەسەر اتفاقیەکی سیاسی سەردانی لایەن سیاسەکان بۆ من لەسەر کۆمەڵی نقاط ڕێکەون دوای ئەوە 1,200 ملیارەکەم نێرێ ئەمەش تا ڕادەیەکە توانین بڵێن چارەسەری کێشەکان نییە کاتە حکومەتی عێراقیش کەم و کوڕیەکانی زۆرە و گەندەڵیەکانی زۆرە و بێبەرنامەیەکی لەم بابەتەیە زۆرە بۆیە بەشێکی زۆری توانین بڵێن لە 150 تەرخان بکەین بۆیە ئەم کێشانە لە بەغداوە چارەسەر بکەین و بەشێکی ترەوەی کە پەیوەندیدار بە حکومەتی هەرێم لە ڕێگەی پەرلەمانی کوردستان و لە ڕێگەی حیزب سیاسیین کە لە نێو پەرلەمانی کوردستان یان ناو حکومەتە تەواجودیانەوە بە تایبەت کە یەکێتی نیشتیمانی لە مودەی ڕابردووە زۆر تەکید لەسەر خەلەکان کردوەوە بێم خەلەلانە چارەسەر بکرێت و زۆر ڕوونە کە ئەمانە ناکرێت نکۆڵی لێ بکەین لە قراری کە لەسەر مەوزوعی نەوت هەبوو لەسەر مەوزوعی خانشینان هەبوو محکەمەی اتحادی کە ئێستش لەسەر ئەم بابەتی ناردنی ئەو 200 ملیاردانە و دووەج بە 200 ملیارد کە 400 ملیارد واتە بە پێداچوونەوەیەکی عامی حکومەتی هەرێم بەخۆیان بکاتەوە لە هەمان کاتە ئێمەش فشار و زەختەکانمان لەسەر حکومەتی عێراقی زیاد بکەین. زۆر باشە کاکی جەیەت ئەم بڕیارە ئەوەی کەوا باسکراوە شارەزایانە ئەڵێن بڕیارێکەوەنە ئاسان نییە کە بڕیارێکی لەم شێوەیە بدرێ بەڵکو لە سیانزە لاپەڕە پێک هاتووە کۆمبڵێک مافی دەستوری و قانونی هەیە لێکۆڵینەوەی لەسەر کراوە قسەی لەسەر کراوە شیکردنەوەی بۆ کراوە دواتریش بڕیاردرەوە ئەو کاتە واژۆ کراوە ئەمە لە دادگای فیدرالیە 9 حاکم هەیە کە دوانیان کوردن ئەوەی کە زانیاریتان هەبێەوەی کەوا دەبینن لە ماوەکانی ڕابردووە وەکو ئێستاش ڕۆڵیان چی بووە ئەوان لە دادگای فیدرالیە بۆ داکۆکیکردن لە مافی کورد دیارە بەڵنایەوە ئەو ئەندامانی کە لە محکەمەی فیدرالی عێراقن پابندن بە دەستورەوە یانی دەستور شیەکەنەوە زۆر جار مثلەن هەندێک مادەی دەستوری هەیە ناڕوونە ئەمان ینی بڕاری لەسەردەن ینی بڕاری لەسەردەن کە ینی ڕوونکردنەوە لەسەر ئەو مادەیادەن کە ئەو فەقرەیە کە ناڕوونە لای خەڵک و دەکرێت بە پێی قۆناغەکەیان بە پێی ئەوەی کە نێزیکە لە دەستورەوە بڕاری لەسەر بدەن ئەوەی کە هەیە ئەمە مەسەلەکە پەیوەندی بە یاساوە هەیە ئەو پەرلەمانی کە سکاڵای تۆمار کردووە لە ڕۆی یاسایەکەوە نی لێتانی لێداوە و سکاڵای کردووە لەسەر حکوومەتی سوودانی کەوتوێتی بە پێی هیچ یاسایەک ئەو پارەیە بنێردرێت بۆیە ینی دەکرێت بەڕێز سوودانی ئەتوانێت ینی مڕۆنە بەکاربێنی دووناسێت بەکاربێنێ لەگەڵ ئەم بڕارە چۆن بۆ نمونە ئەم بڕیارە دراوە کە نابێ بەبێ هیچ یاسایەک هیچ بڕەپارەیەک بنێردرێ هەروە بە خۆڕایی بەڵام دەکرێت ینی تۆستا لە ناو ساڵی نوێی هیچ یاسایەکی بودجە نیە و ناکرێت تو بۆ خۆت وەکو حکومەتی اتحادی موچە و بودجەی هەموو پارێزگاکان و فەرمانبەران و دام و دەستگا حکومیەکان سەر بکەیت بۆ حکومەتی هەرێم بە پێچەوانەوە بێ بۆیە دەکرێت مادەم ئێمە ڕێکەوتنێکی سیاسی هەیە و دەکرێت ڕێک بکەون چکە ڕێکەوتنە سیاسی ناوکوتە سیاسەکان بووە کوتە سیاسان خوان لە پەرلەمانن و ئەو برگانی کە جێکراوەتەوە لە یاسای ڕژنووسەکەی ئێستا کە دەدرێت بۆ پەرلەمان بەڵنیایی و ڕێکەوتنی ئەو لانە سیاسانی لەسرە بۆیە دەکرێت بڕە سوودانی ئەو پارەیە و جاری کە ئەڵێم وەکو قەرز بینێرێ و دەکرێت لە دوای ئەو ڕێکەوتنەی کە ئەکرێت ناو پەرلەمانە بۆ مەسەلەی بودجەی گشتی و بودجەی هەرێمی کوردستان بەڵام لێرە ئەوە هەیە کە جاریکە من هەستەکەم ئەمە مادووبوونێکی زۆرێ بێ و کورد دەبێ پرۆژەیەکی باشی هەبێ گرتوو بێ لە بڕیارەکەیە و ناکرێت هەر فراکسیۆنێک و بەجیا بچێ ڕێکەوتن بکات چونکی ئەمە یاسایە مەجای چیتیانە دەبێت ئەو فراکسیۆنانە لەسەر یەک شێوازێ بەرنامەیەک ڕێکەون کە ئایا دەتوانن التیزام بەو ڕێکەوتنەوە بکەن کە ڕێکەوتنی سیاسیەکە ئەنجام داوە لەگەڵ ئەو فراکسیۆنانە یاخود ینی شێوازێکی تر هەیە کە پابندە بە یاسای نەوت و غازەوە شتێکێکە لەو کێشانە لەو بۆشایانی کە هەیە لە دەستورە و ئەو کێشانی کە هەیە لە نێوان حکومەتی هەرێم بەغایە یاسای نەوت و غاز نییە ینی ئەمانیش لە کارنامەی بەڕێز سوودانی کابینەکەی بەڕێز سوودانی دادراوە کە دوای 6 مانگە ئەو یاسایە تەشریع بکەن ئەوە دەتوانین بڵێن نیوەی کێشەکانی چارەسەر کرد بە تایبەتی مەسەلە داراییەکە بۆیە دەبێت ینی حکومەتی هەرێم
ئەم بڕیارە ئەگەری گۆڕانکاری تێدا هەیە ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان پابەندی دەستور بێت یانەوەتە لەگەڵ حکوومەتی عێراقا ڕێک بکەوێت ئەگەری گۆڕانکاری هەیە یانەوەی کە ئەڵێن بڕیارەکانی دادگای فیدرالی شایستیتانە لێدان نین و هیچ لایەنێکیش بووی نییە بڵێ نەخێر. من کەسێکی یاسایی نیم بەڵام بەپێی ئەو زانیاری کە هەمە تانی لێ نادرێ و بڕیاری دادگای فیدرالی بەرزترین مؤسسەیەکی بەردەسەڵاتی دادوەریە. بەڵام لێرە گوتۆمیانی ڕێکەوتنی سیاسی زۆر گرنگە وێنەوان ڕێکەوتن سیاسیەکانیش التیزام بوونە بە یاساوە چونکە گوتۆمیانی ئەوەی کە ناپەرلەمانە هیچێن هەر سەر بە کوتلەکان ئەو کوتلانن کە ڕێکەوتنیان لەسەر کراوە ناو ئەو کوتلەیە کە ئیدارەتی دەوڵەتی پێڵێن بۆیە ینی دەکرێت تۆ پرۆسەکە بە ئاسانی تیا دەرچیت بەڵام پەیوەندی بە التیزامەوە هەیە تۆ بێ التیزامی پێوە بکەی ناکرێت ئەو بودجێ ڕابردوو کە خۆمان دەنگمانە سەریدا و ڕێکەوتمانە سەری کرد و دوای خۆشمان التیزامان پێوە نەکرد حکوومەت هەرێمی التیزامی پێوە نەکرد بەڕاستی یعنی من بەڕاستی ئەوەی کە بینیم کاقوبات ئەو هەوڵ و ماندووبوونەی کە بینیمان کە چەندێک ماندوو بوو لەسەر ئەو باردۆخۆ لەسەر ئەو بڕگەی بودجەیە بەڵام لە دوایە ینی حکوومەت هەرێمی توانێت التیزامی پێوە بکات بۆیە ینی نەبوونی متمانە هەیە لە نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی بەغایە ئەو نەبوونی متمانەیە وای کردووە هیچیان متمانە بەیەک ناکەن و بە تایبەتیش یعنی حکوومەتی اتحادی متمانە بە حکوومەتی هەرێم ناکات لەبەرەوەی چەندین جار ڕێکەوتنی کراوەوە یاسایان دەرچاندووە بە ڕێکەوتن بەڵام التیزامی پێوە نەکردووە و ناکرێت ئەمە دەبێت بەڕاستی ڕێکەوتنیەکی کۆنکریتی بێ لە ڕووی یاساییەوە ئێمە ئەگەر مانەوێ دادگای فیدرالی زاڵ نەبێ بەسەرمانە ئەبێ ملتەزم بین بە دەستور و بە یاساوە. باشە دکتۆر بڕیار ئەگەر بێت و بەپێی بڕیارەکەی دادگای فیدرالی هیچ پارەیەک بۆ هەرێمی کوردستان نەنێردرێت هەرێمی کوردستان بە پێ و داهاتی کە خۆی هەیەی ئەتوانێت کێشەی موچە خۆران یا ئەوە تا موچەی فەرمانبەران دابەش بکات هەموو مانگێک بەبێ کێشە چونکە خۆیان ئەڵێن کە داهاتی هەرێمی کوردستان زۆر زیادی کردووە. ئەزانی ئەم بابەتە ینی چارەسەرکردنەکەی زۆر هەتوان بڵێم ینی ئاسانکارێکی 100% بۆ کراوە. ئەگەر حکوومەتی هەرێمە توانێت موچە با بۆ بڕەنەوتی کە هەناردەیە کات و دەیفرۆشێت موچەی هاوڵاتیان بات ئەگەر ناتوانێت بۆ بڕەنەوتی کە ئیفرۆشێت موچەی هاوڵاتیان با ئەو ئەتفاقی کە لەگەڵ بەغای هەیە جێبەجێ بکات و کاتا ئەتوانێت بەغا موچەکەی هاوڵاتیان بات واتەمە ئەلفوبەیەکە ینی 1+1 کات لە مۆزوعی نەوتیشا بە هەمان شێوەی مە قسەمانە مودەی ڕابردووە لەسەرەوە کردووە یعنی من ئەو مودەیە کە هەوڵێکی زۆرمان ناکە بەداخەوە کۆمەڵە لایەنی سیاسی وا لە هەوڵانەکەن بە دەستکەوت بۆ خۆیان بینیمان کە دوای ئەوەی موافقەتی 50 ملیۆن لیترمان بە 500 دینار وەرگرتووە کردیان بە دەستکەوتی خۆیان لەگەڵ دکتۆر حامد وەکیل وەزیری نەوت کە ئەڵێ ئەگەر نەوتەکە بەو شێوەی کە ئەو اتفاقی کە داوا کراوە کە یاسای نەوت و غاز بێتە ئاراوە ئەو کاتە پێویست ناکات دووبارە ئەم هەوڵانە بیرێتەوە بەڵکو هەموو هاوڵاتیەک بەرمیل نەوتی بەو سیارەی کە لە بەغایە کە 5,000 وەرەگرێت هەموو هاوڵاتیەک ئەگەرم اتفاقی نەوت و غازە بکرێت و واز لە هەنگاوە نەبنێن ئەو کاتە هەموو هاوڵاتیەک موچەی خۆی ماگانە بە تەواوەتی وەرەگرێت نابێت بە خەبەرێک دووبارە ئایا موچە هاتیان نەهات واتە حکوومەتی هەرێم بە پێ و داتایی لە بەردەستیاتی ئەتوانێت موچە بات با موچە بات کە ئەشتوانێت ئەگەر ناتوانێت موچە بات نەوت تەسلیمی بەغا بکە ئەو موچەکە یان ئێمە پێم وایە معادلەیەکی زۆر ئاسانە. باشە دکتۆر بڕیار لە ماوەکانی ڕابردوو لایەن عێراقیەکانیش لە بەغدا گلەی ئەوەیانە کرد کە حکوومەتی هەرێم کەم تەرخەم بووە لە بەرامبەر جێبەجێکردنی بڕیارەکانی خۆی لە پەرلەمانە نائبەکان یاخود نوێنەرەکان دەنگەدەن بە ئەو یاسایی کەوا هەیە بۆ نمونە یاسای نەوت بەڕادەستکردنی مەلەفی نەوت لەلایەن حکوومەتی هەرێم و دەنگی پێدرێت بەڵام دواتر لە هەرێمی کوردستانە جێبەجێ ناکرێت. بەڵێ ئەو کێشەیە کە ئێمە باسیەکە ئینیانی ڕین بووی نەچینە ئەو تەفاسیلەی کە مشکلەیەکە لای هاوڵاتیان جاروایە کە ئێمە ئەکەوینەوەی کە خەلەل و کەموکوڕەکانی حکوومەتی هەرێم باسەکەن پیان وایە کە ئێمە وەصفی حکوومەتی عێراقیەکەین حکوومەتی عێراقی وەکوتم و دووبارە و چەند بارە ئەڵێمە کەموکوڕەکانی ئەگەر زیاتر نەبێت کەمتر نیە لە حکوومەتی هەرێم بەڵام ئەمە پەیوەندی بە گەندەڵی ناو وەزارەتەکانەوە نییە یان بە موەسسەی با بڵێن ناو حکوومەتەوە نییە بە مەشروعی وەهمیەوە یان ئەو مەشروعانیە کەمی خزمەتگوزار ئەمە پەیوەندی بە موچە و بژێوی سەرەتاییە با بڵێن موچەی هاوڵاتیانەوە هەیە و موچەی هاوڵاتیان بەم شێوەیە حکوومەتی هەرێمە توانێت دابینی بکات دابینی ناکات بۆی پشت بەو بودجێ بەستێکە بێت ئەبێ ئەو ئیتیفاقیانە جێبەجێ بکات یعنی وەکوتم ئەمە نەبێت بە دیفاع لەوەی کە بڵێن حکوومەتی عێراقی هیچ کەم و کوڕێکی نییە چونکە ئەگەر بچینە تەفاسیلی مخالفەکانی حکوومەتی عێراقی لەناو خۆیە دش بە دەستور
ئەتوانرێت چەندین سکاڵا تۆمار کرد لە دژی کابینەی حکوومەتی ئێستای عراقی کە چەندین خەلەلی مخالفەی دەستوری هەیە. یعنی ئەمە بابەتێک نیە ئێمە بچینە ناو ئەو تەفاسیلەوە کە پێمان وابێ ئەوان هەموو بابەتەکانیان هەموو هەنگاوەکانیان ڕێک و 100% بەڵام حکوومەتێ بەڵام ئێمە باسی خەلەکانەکەین باسی حاڵەتەیەکەین باسی ئەواکەین کە چۆن بتوانین چارەسەری کێشەی موچی هاوڵاتیان بکەین. حکوومەتی هەرێم یەکێتی نیشتیمانی لە مودەی ڕابردووە وتراوە کە بەم شێوە حکومڕانیە هەڵەیە ئەم شێوە تاگڕەوێ ئەم شێوە بیرکردنەوە ئەم شێوە فشارخستنە سەر سلێمانی پارێزگای هەڵەبجە و سلێمانی و بەڵهەمان لە هەمان کاتە با بڵێن پارە سەرفکردن بۆ پارێزگای کە هەڵەیە ئەم جیاوازیە هەڵەیە ئەم گوێڕایەڵ نەبوونە لەگەڵ حکوومەتی عراقی لە کاتێک ئەمە دستوریکی یا بەشمانەیە و حکوومەتی هەرێم بەپێی دستور هەرێمێکە لە ناو حکوومەتی عراقیە کورت و مختصر حساب نەکردن بۆ ئەم خاڵانە ئەمانە هەڵەیە و بەرەو قوناغێکمانە بات کە لەوانەیە کە ئەوەی هەشمانە لەدەستی بێت لەبەرەوە گرنگە ئەم هۆشدارێکی یەکێتی نیشتیمانی لە جیاتی یەکجار دەجار بە تیمی پارتی و بە حکوومەتی هەرێم وتراوە گوێ لێ بگرێت و تێبگا لەوەی کە واقعەکەیە کە با بڵێن ناتوانێت لەبەو دوا فەرامۆش بکرێت ئەوەیە کە هێواش ئێمە دەرگاکان خەریکە با بڵێن دائەخرێن بەسەر هەم حکوومەتی عراقیش هەم حکوومەتی هەرێمیشە بە تایبەتی لە مەوزوعی ئەگەر سەعری سەرف و دیقەتان نابێت لەبەرەوە گرنگە ڕێکەوتنێکی تەواوەتی لەگەڵ حکوومەتی عراقا بەپی دەستور بەپی یاسای بودجە بکرێت بۆی بتوانین پێکەوە دامی یەکتری بکەین و بۆی بتوانین موچەی هاوڵاتیان و بژێوی هاوڵاتیان و گەشە پێدانی پارێزگاکان نەبنە قوربانی ڕێککەوتن یا ڕێک نەکەوتن یا جێبەجێ نەکردنی لایەن حکوومەتی. زۆر باشە کاکیدا زۆر باسی ڕێککەوتنەکەی لەلایەن حکوومەتی هەرێم و حکوومەتی عراقا ئەم ڕێککەوتنە گەر بێت وەرەمی کوردستان پابەندی دەستور نەبێت جگە لەمەوە و قەرزەی کەوا باس ئەکرێت داوای نەکات چۆن ئەتوانێت ڕێکبکەوە جگە لەمانە حکوومەتی هەرێمی شتێکی لەبەردەم نییە غیری ڕێککەوتن و بێ ئەو ڕێککەوتنە پێویستە بە شێوازێک بێت ئەو ڕێککەوتنە دەبێت وەگە مەسەلەکە پەیوەندی بە داراییەوە هەیە بەدی لە یاسای بودجێ ئەو کێشەکانتر باز ناکەین ینی کۆمەڵە کێشەی ترش هەیە بەڵام من باسی کێشەی بودجاکەین کە دەبێت لە موازنەی داهاتووە ڕێککەوتنی لەسەر بکات وەگە ئەو ڕێککەوتنە دەبێتە بنەمایەکی باش ئەگە بێ هەر لە ئەلتیزامی پێوە بکات ئەگەر نا بەڕاستی ئەمە مجازەفەیە حکوومەتی هەرێمی کات ئەگە بێت و ڕێک نەکەوێت دەبەرەوەی هیچ گرنگتیەک نییە کە نەوت ئەوەنە بەرز بێ بە درێژایی ئەم ساڵانە و هەموو اعتیمادی حکوومەتی هەرێمیش لەسەر نەوتە بۆیە باشترین ڕێگا لەبەردەم حکوومەت و بۆ ئەوەی کە خەڵکی هەرێمی کوردستان و موچەخۆران تووشی هیچ دڕاوکەیەک نەبن و هیچ تووشی هیچ نەهامەتیەک نەبن لەبەرەوەی لە ڕابردووە بینیمان کە نیم موچە و ڕبع موچە و ئەوانە ئەدرا نابی ئەوەی لەبیر بچێت و دەبێت ئەوەی لەبەر چاو بێت کە ئەو بارودۆخە بەردەوام نابێت و دەبێت ڕێککەوتنێکی کۆنکریتی بکات لەگەڵی ئەو ڕێککەوتنە تەنها بۆ ساڵی 23 نەبێت بۆ ساڵانی دوای ئەوەش بێت بەڵام ئەوە چی گرنگتیێتەدا ئەو التیزامی کە حکوومەتی هەرێمی ئەمریکا بەرامبەر بە حکوومەتی بەغا بۆیە باشترین شت ڕێککەوتنە لەگەڵ هیچ تەسعیدەکانی لەگەڵ ئەوەیە نیم کە حکوومەتی هەرێم خۆی جیا بکاتەوە و بڵێ من اعتیماد دەکەمە سەرخۆم و حکوومەتی عێراق بەعکسەوە لە زۆر شتێک ئەگەڕێتەوە بە حکوومەتی عێراق ئێستا بۆ نمونە لەم زستانەیە پێویستی بەنەوتە بوو بۆ خەڵک هەنای بۆ بەغا برد یعنی ئەو پەرلەمانتارە بەڕێزانە کە لەوێن ینی هەوڵی ئەواندا کە بڕێکی نەوت بنێرن بۆ هەرێمی کوردستان کەواتە تۆ بەشداری بە شەریکی لە حکوومەتی اتحادی عێراق و لە هەموو دام و دەستگاکانە بوونت هەیە دەبێت پابەند بیت بە دەستورەوە پابەند بیت بەو یاسانەی کە دەرەچێت وەگە ئەو یاسانە دەتەوانە بێ یاسایەکی واقعی بێ گونجاو بێ لەگەڵ بارودۆخەکە گونجاو بێ لەگەڵ قۆناغی ئێستایە بۆیە پێم وایە من باشترین دەرفەتە ئەگە حکوومەتی هەرێم بێوێ خۆی دەرباز کات لەم بارودۆخە کە ڕێکەوتنیەکی سیاسی و ڕێکەوتنیەکی یاسایی بکات لەگەڵ سەرجەم ئەو دکتۆر بڕیار بەڕێزیشتان هەر پێتان وایە کەوا حکوومەتی هەرێمی کوردستان هیچ چارەسەر و ڕێگەیەکی لە بەردەمانیە جگە لە پابەندبوونی بە دەستور و یاسا پێتان وایە کەوا پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان ڕێک بکەوێت و مەلەفی نەوت ڕادەست بکات چونکە مافەکانی هەرێمی کوردستان وە کورد لە مادەی 11 و دەیا زیاتر جێکراوەتەوە کەویش باس لە ڕادەستکردنی نەوتەکە و یاسای نەوت و غاز هەیە بە هەمان شێوە ئەم پێمان وایە ئیتفاقانەی کە ئەکرێت مەفروض جێبەجێ بکرێت ئەمە بەشی یەکەمی قسەکانمان ئەگەر ئیتفاقێک لەسەر هەر بابەتێک کرێت مەفروض جێبەجێ بکرێت چکە ئەگەری جێبەجێ نەکردنی ناتوانانی ئەوەی کە لەسەری ڕێکوتنی ئێمەش داوای بکەین
تەنها لە مەوزوعی موچەیانە تەنها لە مەوزوعی 200 ملیاردەکەیانە چکامە تازە بۆ بە عورفێکرد بابەتێک کە پەیوەندیدار بێت بۆی کە ئێمە خاڵێکیمان جێبەجێ نەکرێت توانن ڕاستەخۆ هەر پەرلەمانتارێک بێت سەربەخۆ بێ شیعە بێت سونە بێت تەنانەت کوردیش بێ ئەتوانێت زۆر بە ئاسایی سکاڵا لە دادگای فیدراڵی تۆمار بکات و بە نایاساییە بە نادەستوری لە قەڵەمی بات. کەواتە ئێمە یەکەم ئەبێ مۆزوعی پێداچوونەوە بە ڕێکەوتیان ڕێکەوتنەکان یەکەم حکومت بێگومان پابەندی ڕێکەوتنەکان بێ. دووەم ئێمە بە شێوەیەک ڕێکەوتنەکان لە مەودوا بکرێت بە تایبەتی وەکو تیمی یا فراکسیۆنە جیاوازەکان فراکسیۆنە کوردیەکان لە بەغداد یەکگرتوو بین و ڕێکەوتنەکان ڕێگە نەدەن بەوەی کە موچەی وەقوتی هاوڵاتیان یا با بڵێن بتاقی خۆراکی هاوڵاتیان یان بیمەی تەندروستیاوی پەیوەندیدارە بە تەندروستی و دەرمانی هاوڵاتیانەوە یان بابەتە سەرەکیەکانی بژێوی ژیانی هاوڵاتیان نەبن بە خاڵ یان مەرجی ڕێکەوتنی حکومەتی عێراقی حکومەتی هەرێم. ئەمە ئەساسی یعنی ئەمە چۆنەڵی نقطەی ئەساسی کە پێویستە کاری لەسەر بکەین لە هەمان کاتەوەی لەسەر حکومەتی هەرێمە زۆر بەڕوونی دیارە چونکە تەواو ئەمە ئەبینین کە هەر خاڵ هەر کاتێک خاڵێک جێبەجێ ناکات پێویستی بە فراکسیۆنێکی گەورە نییە پێویستی بۆ نییە کە لایەنێکی شیعی گەورە یا سونی گەورە ئیتاری تەنسیقییان ڕەوتی سەدریان هەر لایەنێکی تری لە نێو سونەکانە بێ یان مستەقلەکان بنەمان شکات تەنها یەک پەرلەمانتار سکاڵا بکات و کاتە محکەمەی اتحادی لەسەر سکاڵای تاکە پەرلەمانتارە لەسەر سکاڵای هاوڵاتیەکیش بێ و کاتە قسەی لەسەر کات و سەیری پێداچوونەوە کاتەوە گەر بزانێ نادەستوریان ناسای قسە لەسەر کات و کاڵێ ئاماژەی پێات و بە پێوە شەرحێک لە مودەی ڕابردووە لەسەر بابەتی 200 ملیاردا 400 ملیاردەوەی لەبەرەوە گرنگە هەم لێەوە خۆیان بکەنەوە هەم ئێمەش لە بەغدا کارێکی وا بکەین کە ئەمانە نەبن بە مەرج و یان خاڵی ڕێکەوتن و دواتر وەکو کارتی فشار بەکاربێنێت. دکتۆر بڕیار لە کاتی پێکەنانی هاوپەیمانیی ئیدارەی دەوڵەت بەڵەنگ بە کوردراوە کەوا هەندێک پرس سیاسی لە دادگای فیدراڵی نەجوڵێنرێت. بەڵێ ئەمە قسە لەسەر یعنی ئەمە بەشێکی زۆر لەلایەن سیاسەکان قسە لەسەرواکەن ئایا ئەمە بەدەستی بە حکمەوەی کە ئەو بەڕێزە مستەفا سەنەد اتفاقیات تەنسیقێکی لەگەڵ لایەنێکی شیعە ئەو ئایا ئەمە دەستێکی ناوخۆییان بە ئەنقەز ئێمە قسە لەسەر ئەو بابەتە نەکەین و لێکدانەوە و شەرحی ئەم بابەتە نەکەین بەڵکو ئەوەی کە لەسەر ئێمەیە ئەوەیە کە ڕاستی اتفاقیەکی سیاسی کراوە بەڵام دوجار پەرلەمانتار هەیە لە ناو عێراقشە کە معارەزەیە پەرلەمانتار هەیە کە لە نێو عێراق ڕۆژانە لە دادگای فیدراڵ لە سکاڵا لەسەر بابەتی جۆرا و جۆری پەیوەندیدار بە عێراق و تۆمارەکات بە هەمان شێوەش لەوانە بەشێکی بۆ جەماوە ڕاکێشانی ناو عێراقی بێت چونکە تاکو ئێستا عەقڵەتێکی شۆڤێنی یا مێنتاڵەتێکی قەومی لە ناو عێراقشا هەیە و کەسی کە یەک دژی ئەو بڕیارانە ئەوەستێتەوە یان دژی ئەو هەوڵانە ئەوەستێتەوە دوجار جەماوەرێک بۆ خۆی پیاکە ئەمە قسەمە یعنی ئەمە بابەتێکمە نەچینە شەرح و تەحلیلی ئەو بابەتانەوە بەڵام ئەوەی کە لەسەر ئێمەیە واقعەکە ئەوەیە حکومەتی هەرێم پابەند بێ و ئێمە جواب بکەین کە ئەمانە نەبن بە مەرج بۆ ڕێکەوتن واتە موچە و بژێوی هاوڵاتیان نەبن بە خاڵی ڕێکەوتنی بینی حکومەتی عێراق و هەرێم. باشە بڕیاری دادگای فیدراڵی لێکەوتە و مەترسی و گرفتەکانی بۆ سەر هەرێمی کوردستان چییە؟ و کێگرێتەوە مەترسیانە؟ پێم وایە ئەمانەمان بەڵێ پێم وایە ئەمانە هەموویمان مناقەشە کرد بەڵام قسەکە لەسەرەوەی یانیەوەی کە پێشتری ژوتم یعنی سکاڵا لەسەر حکومەتی هەرێم زیادی کردووە مۆزوعی نەوتمان یعنی وەکو حکومەتی هەرێم کە قساکە مۆزوعی نەوت هەیە لەسەر حکومەتی هەرێم مۆزوعی موچەی خانەنشینان هەیە لەسەر حکومەتی هەرێم مۆزوعی با بڵێن ئەمەی ئێستەی کە ناردنی ئەم 200 ملیاردە هەیە لەسەر حکومەتی هەرێم سکاڵاکان لەسەر حکومەتی هەرێم لە مودەی ڕابردووە زیادی کردووە پێویستە حکومەتی هەرێم بە خۆیان بچێتەوە لە دوو ڕوانگەوە یەکەم تەعاملکردنی لەگەڵ حیزبە سیاسیەکان لە ناو خۆی هەرێمە چونکە ئەمەی کە کردوێتی بە کۆدەنگی هەموو حیزبە سیاسیەکان تاگڕەویەکە دەسەڵات نەگەڕانەوە بۆ لایەنەکانی کە پراوێستخستنی شارێکیان محافزەیەکە و لە هینتمان بە محافزەیەکی کە واتە سیاسەتێکی هەڵا لە نێو خۆی هەرێمی کوردستانە جێبەجێکات ئەوەی بەنسبەت عێراقەوەیە سکاڵاکان کەوتم زیایی کردووە کەواتە سیاسەتەکەی لەگەڵ حکومەتی عێراقیشە هەڵەیە یعنی لەو واقعە تێبگات کە سیاسەتی لەگەڵ عێراق و سیاسەتی لەگەڵ نێوخۆی هەرێمە بە هەمان شێوە هەڵەن و ئەوەی لانی سیاسی کە زۆر جەختی لەمە کردوەوە یەکێتی نیشتیمانی بووە گەشتە ئەو ڕادەی کە جنابی کاقوبات لە حکومەت تا با بڵێن ئیعلانێکی کشانەوە هەم لە گروپەکان و هەم لە ئەنجومەنی وەزیران داوە کەواتە گەشتۆتە قۆناغێک کە قابلی ئەوە نییە گفتوگۆ لەگەڵ تیمی پارتی بکرێت واتە کە
گفتوگۆش نەکرێت لەگەڵ تیمی پارتیە تا کوێستە لەناو حکومەتی هەرێمە کەواتە چارەسەری کێشەکان نابێت ئێمە ئومێدەوارین کە حکومەتی هەرێم هێواش هێواش بەخۆیان بچێتەوە و ئەم با بڵێن دانیشتنی حیزبیانە نەک حکومیانە وەفدی پارتی دیموکراتی و یەکێتی نیشتیمانی ئومێدەوارین کە پامێکی ڕوون و با بڵێن کۆمەڵێک خاڵیان پێبێت برادرانی پارتی و تیمی پارتی کە جێ ئەوە بێت کە ئومێدی لەسەر هەڵ بچندرێت و جێ ئەوە بێت کە بتوانێت ئەم کێشە و گرفتە کەڵەکە بووانە هێواش هێواش چارەسەر بکات چونکە ئەوەی کە ئەوان تاکو ئێستا هێنابێنەوە بۆ عینادی و بۆ تاکڕەوێ دەرکەوت کە سیاسەتێکی هەڵەیە و هەڵەکانی هێواش هێواش هەمووی ڕۆژ بە ڕۆژ زەخترە بێتەوە. زۆر باشە سپاس دەکەم کاکی دێت. ئەوەی کە سەبارەت بم بڕیاری دادگای فیدرالی دەوترا لە ڕاگەیەنراوەکەی حکوومەتی هەرێمی کوردستانیش باس لەوە کرا بووکەوە ئەمە بێتە هۆی قوڵتربوونەوەی ناکۆکیەکانی نێوان هەرێمی کوردستان و بەغدا لە کاتێکدا لە ماوەکانی ڕابردوو نەرمێک کەوت بۆ نێوانیانەوە پێتان وایە کەوا لە ئەگەری بەردەوام بوون یاخود ئەم بڕیاری دادگای فیدرالی ئەگەر بێت و جێبەجێ بکرێت حکوومەتی هەرێمی کوردستانیش پابەند نەبێت ئەمە بێتە هۆکاریەوەی کەوا کێشەکانیان قوڵتر ببێتەوە. گوتم لە سەرەتای ینی تەوقیتەکەی تۆزە مناسب نەبوو ینی ئەم بڕیارە تەوقیتێکی زۆر هەستیارا بوو ینی بەڕاستی زیان بە پرۆسی سیاسی عێراق گەێنێ بە تایبەتیش لێنەوە حکوومەتی هەرێم حکوومەتی بەغا بەڵام جاریکە ئێڵێمەوە ڕێکەوتنی سیاسی هەیە لە ناوکوتە سیاسیانە ئەین دەکرێت ئەمە بکرێتە فاکتەرێکی باش بکرێتە بنەمایەک بۆ ئەوەی جاریکە ڕێکەوتنی یاسایی بکرێت ینی ناکرێتەوە داوای شتێک بکەی بەبێ ئەوەی کە لە دەرەوەی یاسا بێت بە تایبەتی مەسەلەی دارایی ینی هیچ مەجای دیاریە دەبێت بە یاسا ینی بنێردرێ یان سەر بکرێت یان هەموو دەستگاکان ئەو مینە هەیە ئەو سیستەمە هەیە جا بۆیە لەسەر ئاستی حکوومەت دەبێت ئەو ڕێکەوتنە ئەنجام بدرێت لەنێوان وەگەوی کە کراوە لە نێوان داهێنە سیاسیەکان بۆیە بەدڵنیاییەوە زیان بە پرۆسی سیاسی گەیەنێت ئەگە بێت و ئیستیجابەیەکی جدی نەبێت لەلایەن هەردوو لاوە چینا حکوومەتی هەرێم یا وەک فراکسیۆنەکانی لە بەغایە دەبێت بەڕاستی هەڵوەستەیەک هەبێت لەسەر ئەم بڕیارە ئەگەم بڕیارەکە تایبەتە بە 200 ملیارە کە لە ڕابردووە سەرفەکرا کە لە ساڵی ڕابردووە زەم دووجا سەرفکراوە ئەمە زۆر کێشە دروست ناکات ینی دەکرێت بۆ داهاتوو ڕێکەوتن لەسەر بکرێت ئەمە وەگوتم کۆتایی دنیانیە دەکرێت ڕێکەوتن لەسەر بکرێت و دەبێت حکوومەتی هەرێم زۆر جدی بێ لەو مەسەلەیە باشە کاکیجات لە سەرەتای قسەکان داماژەت بەوەدا کە و بەیاننامانەی دەرکرابوون نابێت بەیاننامەیەکی توند بێت دوێنێ هەر دوێنێ چوارشەممە لە دوای ئەوەی کەوا بڕیارەکە لە دادگای فیدرالی و دەرکرا کۆمەڵێک بەیاننامە دەرکرا لە یەکێک لەوانەدا دەوترێت کورد پێویستە لە بەغدا بکشێتەوە هیچ پەیوەندیەک لە نێوان کورد و بەغدایان نەمێنێت ڕای ئێوە چیە لەسەرم مناڵێم هەموو کێشەکانمان لە بەغدا چارەسەرەکرێت لەبەرەوەی تا ئێستا بەپێی دەستور تۆ بەشێکی لە عێراق و تا ئێستا ئێمە زۆری پێداویستەکەمان لە عێراقەوە بۆ دێ و تا ئێستا ئێمە شەریکین و بەشدارین لە حکوومەتی عێراق و لە هەموو دەستگاکانە یعنی ناکرێت تۆ پاشەکشێک لە شوێنێ بکەی بتەوێت خۆت بێتە ڕێوە کە بینیمان پرۆسی ڕفراندۆم چی بەسەر هەرێمی کوردستان و چی بەسەر ناوچەکانی دەروی هەرێمی هێنا یعنی ئەمە هەڵەیەکی تر دروستە بێت نابێت کورد بیر لەوە بکاتەوە ئەمە هەڵەیەکی ترە ئەم جارە نەکنیوی کوردستانە دەسەدا هەموو کوردستانە دەسەدا بۆیە وڵاتە ئەقلیمیەکان چاودێری ئەم بارودۆخاکەن و دەبێت حکوومەتی هەرێم بە تایبەتی پارتی دیموکراتی کوردستانە بێ ژیرانە بیرکاتەوە لەو مەسەلە و ئەگەر بەرژەوەندی خەڵکی هەرێمی کوردستانی بوێت دەبێت بە نەرمی مامەڵە لەگەڵ ئەم بارودۆخەیە لەگەڵ ئەم بڕیارە بکات و دەبێت گشتگیری هەبێت یعنی ئەبێ خطابێکی یەکگرتوو هەبێت نێوان هێزولایەنە کوردستانیەکان و دەبێت ئەمە کۆبنەوەیەکی گشتی بکرێت ینی دەبێت هەموو هێزولایەنە کوردستانیەکان بانگێشت بکرێن بۆ ئەوەی کە چی بکەن بۆ ئەوەی ئەم کێشە چارەسەرکەن ینی بڕیارێکە درا زۆر کێشە نییە ئەی بڕیاری تریش درا پێشتر لەسەر بابەتی نەوت بوو بۆ نەگەیشتەوە ئاستا ینی تەسعید و توندوتیژی بارودۆخی ئەم بارودۆخە چارەسەر ناکات بەڵکو وتمان پابەت بوون یاسا هەیە دەستور هەیە فەرموو وەرە هەردوو لە پابەت بوون کەی ئەو کاتی حکوومەتی هەرێم پابەت بوو بە یاسایەک و حکوومەتی بەغا پابەت نەبوو ئەو کاتە دەکرێت تاریکە محکەمی فیدرالی هەیە دەکرێت شکات بکەی سکاڵا بکەی و کۆمەڵێ نێتەوە یەکگرتوەکان هەیە ینی بۆیە ینی زیاتر ئێستا ینی قسەکە زیاتر لەسەر حکوومەتی هەرێمە کە پابەت نابێ بە یاساکە ینی بە اتفاقەکانەوە بۆیە دەکرێت جاریکە کورد بە یەکگرتووی لەسەر ئەم بابەتە لە ناو پەرلەمانی کوردستانە
ئەو پرۆژە یاسایی کە دەگونجێت قابلی جێبەجێکردنی هەیە چونکە هەندێک شتەیە بۆ جێبەجێ ناکرێت ینی ما ئەبینینی مەسەرەن فشاری تورکایە فشاری وڵاتی ترە ئەنی ئەمانە دەبێ حساباتی بۆ بکرێت بەڵام توە بێ متەزمبی ناکرێت تۆ ئێستا ینی ڕێکەوتنیەکی لێوان حکوومەتی هەرێم و تورکیا 50 ساڵ 100 ساڵە چەندێکە ئەوە ینی ئەو بکاتە کاریگەر لەسەر ئەو ڕێکەوتنیکە ئەکرێت حکوومەتی عێراق وە گوتم ئێمە کێشەکانمان سیاسی بێ دارایی بێ ئیداری بێ هەمووی لە بەغا چارەسەرەکرێت لە غەیری بەغا هیچ شوێنێک و ئەو بژاردێش هینکرا بەڵام چارەسەری کێشەکانمانی نەکرد بۆیە من بە هیچ شێوەیەک لەگەڵ ئەو بۆچوونە نیم و بۆچوونێکی زۆر هەڵەیە و حکوومەتی هەرێم قاوارەکەی لە دەسەدا ئەگەر بیر لەو جۆرە زۆر باشە سوپاس دەکەم دەستان خۆش بێ سوپاس بۆ هەرێک لە میوانەکان دکتۆر بڕیار ڕەشید ئەندامی پەرلەمانی عێراق ڕاستەوخۆ لە سلێمانی و لەگەڵم بوو سوپاس دەکەم دکتۆر دووبارە سوپاس بۆ ئامادەبوونت و لە هەمان کاتدا بەڕێزی هیدایەت تاهیر چاودێری سیاسی ڕاستەوخۆ لە ستۆدیۆ لەگەڵم سوپاس بۆ بەڕێزی شت بەڕێزان سوپاس بۆ ئێوەش لە بازنەدا لەگەڵتان بووم هەر شاد بوون و خواتان لەگەڵ